کاک محەممەد بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی ئێمە پیرۆزبایی لیەکەین جێی شانازیە بۆ ئێمە بۆ کەرکوچەکان بۆ هەر چوار پارچەی کوردستان کە بەڕێستان لە ڕیزی ئەو دەخوێنکارە بوون کە لە کۆڕبەندەکە دیاریکراون. من لە سەرەتاوە پرسیارە لیەکەم چۆن بەشداری لەم کۆڕبەندەیە کردووە؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز بەیانی ئێوە و بەیانی باش. ئەمێ باسیەوە بکەم کە ئێمە بەشداریمان کردو ئێمە 6 بۆ 8 گەنجی شاری کەرکووک و شارەکانی دیکە بووین بە شێوەی سەربەخۆ بەشداریمان کرد واتە ئێمە خۆمان داواکاریمان پێشکەش کردو بۆم کۆڕبەندە تاکو وەربگیرین و لە دوای ئەوەشەوە عێراقیش بە هەمان شێوە وەفدی خۆی هەبووە کە وەفدی حکومی لێوە بەشدار بوونە. ئێمە لەو 6 کەرکووکیە 3 کەرکووکیمان توانیوێتی لە دەباشینەکان بەدەست بێنین ئەوش لە پایەوەیکەوە ئێمە زۆرترین بەشداربوومان هەبووە لە یاخود زۆرترین چالاکیمان هەبووە لە کۆڕبەندەکەدا چی بە پرسیارەکانمان بێ یاخود ڕەخنەکان یاخود بە تێبینەکان کە جێی سەرنجیەوان بووە. کاک محەممەد دووبارە سپاس بۆ ئامادەبوونت و وەکو هاوکارم ئاکام باسی کرد کە بەڕاستی جێی دڵخۆشیە گەنجێکی کورد لە شاری کەرکووک بەشداری ئەم پێشبڕکێی کردێ. باست لەوە کرد کە ئێوە خۆتان داواتان کردووە کە بەشدار بن. بەشداریەکەتان لەسەر چه ئەساسێک بوو؟ یعنی چیتان ئامادە کردبوو کە پێشانگاکە یاخود کۆڕبەندەکە کە کۆڕبەندێکی دیجیتاڵیەوە لە ئێستاشدا لەم سەردەمەیە سەردەمی دیجیتاڵ و ژیری دەستکرد و بەرنمەکانی ئای ئۆمانن، یعنی بەشداریکردنەکەتان بۆ چی بووە؟ تانویست چی بڵن لەوێ لەناو ئەم کۆڕبەندەیان؟ ئەم کۆڕبەندەیە کەمین کۆڕبەندە کە وڵاتی رووسیا ئەنجامێدا و ئەم کۆڕبەندە لە پاشەوە هاتکەوەکو خۆی باس کرد تەکنۆلۆژیا بووەتە شتێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەی تاکدا و ئێمە کاتێ بەژایمان کرد وەکو خودی خۆم وەکو دەرسوویەکی بەشی کۆلێژی زانستی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زیانی بەشداریم کردووە کە بابەتەکە تایبەتن بە بوارەکەی من و تاکو بتوانین لێوە زانیاری بەسوود وەرگین و بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆمان و بگەین بە خەڵک و بگەین بە خوێندکارانی شارەکەمان. باشە. چەند لەو ئەندامانەی کە بەشدار بوون لە کەرکووکە چەندتان لە نەتەوەی عەرەب بوون، چەندتان لە نەتەوەی کورد بوون و لە رووسیا لە ئێستاە کە خۆی لە بارودۆخێکی جەنگدا لەگەڵ ئۆکرانیا ئەمە نەبوو بۆ گرفت بۆ بەشدار بووان لەوێ یاخود ترس و دڵە ڕاوچێ دروست نەبوو بۆ بەشداربووانی کۆڕبەندەکە؟ ئێمە خۆی 3 کەس بووین و خودی خۆم ئاگدار بووم کە وەکو کوردێک بەشدار بووم، بەڵام ئەوانی دیکە نازانم بە سەربەچینەتەوەیەک بووم بزەبت تاکو بتوانم پێێتی ڕابگەێنم و بەنسبەتی کەوا رووسیا لە جەنگدا ڕاستە رووسیاوەکە وڵاتی دیکە لە جەنگدایە، بەڵام ئاسایشێکی تۆکمەیان بەرپا کرد بوو کەوا بتوان بەشداربووان لە 14 وڵاتەوە زیاتر لە 2827 کەس لەوێ بەشدار بن. بەڵێ کاک محەممەد منە پرسم پاڵپشتی زانکۆ بۆ ئێوە چۆن بوو؟ چ لە کاتێکا کە چوون بۆ رووسیا بۆ بەشداریکردن لە کۆڕبەندەکە تەنانەت لە دوای گەڕانەوەتان ئیدارەی پارێزگای کەرکووک چۆن پێشوازی لێکردن وەک خۆت وتت ئێمە بە شێوەیەکی سربەخۆ چوین بەشداریمان لەم کۆڕبەندەیە کردووە تا چەند گرنگە لەیانە پەیوەندیدارەکان پاڵپشتی خوێندکاران بن کە بەشداری لەم جۆرە کۆڕبەند و سیمینارە نێودەوڵەتیان ناکەن؟ ئەتوان پێ بڵێم تاکو ئێستاکانە هیچ لایەنێکی فەرمی یاخود زانکۆی کەرکووک تەنانەت بە هیچ شێوەیەک هیچی پێڕان نەگەیاندوین، بەڵام تەنها تاکو ئێستا دکتۆر ئەحمەد کەرکووکی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە پشتگیریمانی کردووە و یەکێک لەو خەڵاتانەی ئەوەی ئێمە بەدەستمانێ ناوە کە لە ئیڤێنتی داهاتوودا کە لە مانگی بەڕێوە دەچێت کە ئەوەی بەشدار بێ پێشبڕکەیەکێ یاخود چۆن بڵێ هەڵەبژێ دەستە بژێرەکرێت لە نێوانە، بەڵام ئێمە بە شێوەی ڕاستەوخۆ لە ئێستا وەرگیراین دەستە بژێر ناکەین ناچین ناو دەستە بژێرکردنەوە چکۆ ئێمە لە عێراقانە لە دەباشین بووینە ئەو دەباشینە لە مانگی دەدا بەشدار بن بە هیوام چی ئیداری کەرکووک بێ چی زانکۆی کەرکووک بێ من وەکو خودی خۆم وەکو محەممەد هیچ شتێکم لێیان ناوێت تاکەشتەوەیەکەوە ئەمەوێت بتوانین بە شێوەیەکی فەرمی ئەم جاربەژایەکەین نەک بە شێوەیەکی سەربەخۆ و تاکو لێوەکانە بتوانین چۆن پەیوەندیەکی باشتر دروستکەین تاکو بتوانین لە ئیڤێنتەکانی ساڵانی داهاتوو خوێندکاری زیاتر لەگەڵ ئێمە بەشدار بن و بتوانین سوودی زیاتر بگەین بە شارەکەمان. باشە وتت ئەمە یەکەم جارەکە ئەم کۆڕبەندە لە رووسیا بەڕێوە ئەچێ لە کۆڕبەندی داهاتووە کۆڕبەندی داهاتوو لەکوێ بەسرێت وە لە چه وڵاتێکە بێ لە ئێستەوە ئێوە کار بۆ ئەوەکەن کە بتوانن بەشدار بن لە کۆڕبەندی داهاتووە؟
ئەمە یەکەمین کۆڕمەندێک کە وڵاتی رووسیا ئەنجامێدا کۆڕمەندی داهاتوش کە مانگیدا ئەنجامەدرێت کۆڕمەندێکە تایبەت بە ئاسایشی ئینتەرنێت و تاکو ئێستاکان پرۆگرامەکان و یاخود نێوەڕۆی کۆڕمەندەکە دیاری نەکراوە بەڵام باکیدی ئەمە بەشدار بین بەڵێ بێگومان چکۆم ئێمە لە ئێستاوە کە لەم کۆڕمەندە بووین کۆتا ڕۆژەی بانگێشتانی فەرمی درا پێمان کەوا مانگیدا ئێمە لە وڵاتی رووسیا لە شاری مۆسکۆ دەبێ بەشدار بین. باشە کاک محەممەد لە پەراوێزی کۆڕبەندەکەدا تا چەند توانیتان جۆرێک لە کۆنتاکت هەماهنگگی لەگەڵ خوێندکارانی ترکە نوێنەری ئەو 14 وڵاتە بوو دروست بکەن تا چەند گرنگە ئاڵوگۆڕی ئەزمون لە نێوان ئەم خوێندکارانەیە هەبێت بە تایبەتی ئێوە کە لە کەرکووکەوە بەشداریتان کرد بوو. بە تاکیدی خۆیەکێک لە گرنگترین شتەکانی ئەم کۆڕمەندە ئەوەیە کە بتوانین پەیوەندی دروستکەین بەڵام ئێمە توانیمان ئەوەی لە توانای خۆمان وەکو پەیوەندی تاکە کەسی توانیمان دروستکەین بەڵام ئەگەر بێت و بۆ کۆڕمەندی داهاتوو ئێمە لانی فەرمی پشتگیریمان بکات و یاخود چۆملی ڕێگەمان پێ بدەنکەوە بە ناوی شارەکەەوە یاخود بە ناوی زانکۆی کەرکووە بتوانین قسە بکەین لەگەڵ کۆمپانیاکانی جیهان وشکم لێوەکاندا جگەل 2000 زیاتر لە 2000 بەشدار بوو هەبوو چەندین کۆمپانیا هەبوو ئەتوانیت چەندین ڕێکەوتین ئیمزاش بکەین تەنانەت بۆ ئەوەی کە خوێندکاران بتوان لە وڵاتەدا بخوێن لە داهاتوودا یاخود بنێرن ئەم جۆرە کۆڕبەندانە چکۆم بەزدی ئێستاکانە جیهانی تەکنۆلۆژیا جیهانێکە لە هەموو وڵاتانە پێشکەوتووترین شتە ئێستاکەوە گرنگی پێدرێت تەکنۆلۆژیا و ئێمە لێوەکانە باسی ئەومان کرد ئەوان وڵاتە ئەوروپیەکان و وڵاتە ئەفریقەکان خۆڵا پێشکەوتوەکان لێ باسی ئەویانە کرد کەوا تەکنۆلۆژیا بەو شێ بەڵام ئێمە لە هەمان کادا ئێمە باسی عێراقمان کرد وتمان عێراق ئەوە نییەکەوە ئێوەی بینین بە شەڕ بێت و وتومانە پێیان ئێمە لە عێراقدا ئەوەی ئێوە باسەکەن بۆ وڵاتی تەکنۆلۆژیە کەواتیدا زۆر پێشکەوتوە بەڵام عێراق تەکنۆلۆژیادا دوا کەوتوە ئەتوانین بڵین ئێوە توان چی بکەن بۆ عێراق ئەوان چەندین پێشنیاریان هەبوو ئێمە چەندین ڕەخنەمان هەبووە چەندین پرسیارمان هەبووە بەڵام ئەتوانین زۆر شتی دیکە بکەین بە تایبەتی لە مانگی دەداگەبێت و پشگیری ئێمە بکرێت کە ئەوکو سێ گەنجی کەرکووکی بەشدار بین و چەندین گەنجکەش ڕەنگە بتوان بەشدار بن لە مانگیدەیە ئەو کاتێ ئەتوانین شتی زیاتر و زیاتر بکەین. باشە کاک محەممەد جگەل لە تۆ ئەو نۆ خوێندکاری تر بە نوێنەرایەتی چ وڵاتێک دەستنیشان کرابوون لە کۆڕبەندەکەیە؟ خۆی بمانێت نەمانێت ئێمە هەرسێکمان بە ناوی عێراقەوە بەشداری بووینە ئێمە وڵات لە چوارچێ وڵاتی عێراقدا بەشدار بووینە ئەو دوانی دیکەش بە هەما شەوی من بەڵام وەکو کەرکووکیەک من لێوە کەرکووکی بوومە ئەو دوانی کەش کەرکوویە بەڵام وەکو نەتەوە من کەرکورد بوومە. بەڵێ ئەی نۆ خوێندکارەکەی تر کە دیاری کرابوون ئەوان نوێنەراتی چ وڵاتێک بوون؟ حوت خوێندکاری دیکەمەوە دەستیانی بۆ کەرکک بووە حوتی کە وڵاتەکانی ئەفریقا بوو زیاتر وڵاتی زامبیا بوو وڵاتی کەمبۆدیا و چەند وڵاتێکی ئەفریقی بوو. باش کاکە محەممەد با تۆزێک بینەوە سەر باسی ئاستی خوێندکارە کوردەکانی خۆمان لە بواری تەکنەلۆجیا و دیجیتاڵ و ژیری دەستکردە یعنی ئێستا جەنابەت گەنجێکیت کە بەشداریت کردووە لەگەڵ هاوڕەکانتە بەشدار بوون لەم کۆڕبەندە نێودەوڵەتیە کە لەسەر کۆڕبەندی دیجیتاڵی و ژیری دەستکرد بووە ئاستی خوێندکارانمان لە ئێستا چۆن ئەبینی یعنی تۆ وەکو گەنجێک وەکو کەسێکە پسپۆڕی لەم بوارەیە؟ ئەتوانم بڵێم ئاسی خوێندکار لە چاو ئەو دۆخی ئێمە هەمانە لە چاو ئەو نەبوونی پشگیریە ئاسی خوێندکارانی کورد زۆر لەوە زیاترێکەوە لە وڵاتانی دیکار بۆ نمونە ئێمە هیچمان بۆ فراهم نەکراوە لە عێراقانەدا توانیمانە سێ لە باشترین نەکانبینە 2800 کەسدا بەڵام ئەگە بێت و پشگیری زیاتری آخر ئەو شتانە چین کە ئەبێ بۆتان دابین بکرێ یعنی من کە باسی دیجیتاڵ و ژیری دەستکرد و ئەم بەرنامانە ئاکرێت تەنها کۆمپیوتەرێک یێتە پێشتاوم کە وازانم بەزەو کۆمپیوتەرێ بۆمان ڕووبکەرەوە ئەم بۆ منیش بۆ بینەرانش بۆی بزانین چییە پێداویستیەکان. بۆ نمونە ئێستا بێستنیشتکەوا بکرێت کەوا ئێستاکان بە خۆشحاڵیەوە لە زانکۆی سلێمانی دەست پێشخەری کە ماوەی پێش 2 ساڵ بوو کە بواری گرافیک دیزاین بوو کە لە کۆلێژ و نەوجوانەکان سلێمانی کرایەوە واتە بێ بەرەو پێشون هەبێت لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ئەکادیمیەوە ئێمە ناکێ خوێندن یاخود منهەجێکی خوێندن هەبێت لە زانکۆکانی عێراق و کوردستانە کە هین پێش 10 ساڵە باڵکو ئێستا زیرەکی دەستکرد هاتوۆتە ئاراوە یعنی ئێمە یەکێک لەو پرسیارانەمان لە شارەزایەکی باید زیرەکی دەستکرد لەوێ ئەوە بووە ئایا زیرەکی دەستکرد لەکوێدا ئەوەستەیەوە ئێمە لەکوێی داین یعنی کاتێک وەڵاممان درایەوە هەمووان تووشی شۆک بوو وتی من نازانم لەکوێ ئەوەستەیە و نازانم لەکوێ داین بەڵام ئەوە نازانم هێشتا سەرەتای زیرەکی دەستکردە بەڵام ئایا عێراق چی ئامادەکاری کردووە لە ڕێگەی پسپۆرانی و شارەزایانی ئایتی تاکو بتوانێت لەگەڵم بەرەپێشنەوە خۆی بەرەپێش بەرێ
ئێمە لەم وڵاتەدا تەنانەت فەرمانگە حکوومیەکانمان هێشتا بە قاغەز و وەرەقە دەچێتە ڕێوە بۆیە ئەبێ ئەتوانم بڵێم ئەبێ لە هەموو ڕێکەوە دەست پێشخەری هەبێت ئەبێ چ لە شێوازی خوێندنەکانمان چ لە شێوازی حکوومەت و حکومڕانیەکاندا یعنی بە هەموو شێوەیەکە بێ بچین بەرەو دیجیتاڵی چکۆم ئەگەر نەچین بەرەو دیجیتاڵی ئەوە ئێمە دواکەوین و ئەبینە پاشکۆی وڵاتانی دیکە باش ینی تۆمە بەس لەوەیە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ئەو منهەجانەی کە لە ناو زانکۆیە هەیە بۆ ئەم بوارە بەس لەوەیە کە ئەمانە ئەبێ گۆڕانکاریان تیا بکرێت و تازە بکرێنەوە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما بگونجە ڕێک بزەبت ئەوەیە ئاتەیەماگە خوێندکار لەگەڵ سەردەما بڕاتە پێشەوە و خوێندکار شازایی زیاتری هەبێت لەم بوارە تازانەوە تەکنۆلۆژیا شتێکە زۆر خێرا گۆڕانکارێک ئێمە خێرا گۆڕانکارەکان ئەنجام دێن ئەوەی ماتوانین لە پێش وڵاتانی جیانی شۆبین باشە بەڵێ لە ببوورە ئاکامەزان ویستە پرسیان بکەین فەرموو لە ساڵی 57ەوە کە ژیری دەستکرد یاخود ئەم ئای و ئەم بابەتانە دەست پێەکەن و دروستەکرێن لە 57ەوە تا ئێستا بەردەوامیشی تیاکراوە و بەردەوام هەنگاوی ناوە بەرەو پێش تا گەشتۆ بەم ئاستەی ئێستا ئەمێ پرسیاری ئەو لێ بکەم یعنی لە شاری کەرکووک یاخود بە پێی هەڵسەنگانی خۆت کە گەنجێکی لەم بوارەیە ئیشەکەیت و ئەزمونت هەیە ئێمە گەنجی کوردمان هەیە کە بتوانێت سیستمێک لەم سیستمانە دروست بکات و لە جیهانە بەناوی کوردەوە بنووسرێتەوە تۆمار بکرێ بەڵێ هەمانە گەنجی لەو شێوەمان زۆرە وەکوتم تەنها و تەنها نەبوونی پشتگیری وای لێ کردووە بۆ نمونە ئەوانەی کەەوە ئەم بەرنمەیەکەن پشتگیریەکیان هەیە و ئەتوان لە چۆن بڵێ کۆرسە نێودەوڵەتەکان بەشداریکەن و ئەتوانن لە کۆرمەندە نێودەوڵەتەکان پشتگیریەکەن بەشداریەکەن و ئەو پێداویستیانەی هەیەە بۆ نمونە کۆمەڵێک بەرنامە و شتێکە بە پارە ئەکڕێت یاخود کۆمەڵێک چۆن بڵێ سەرچاوە هەیە یاخود کتێب هەیە بە دابینیەکرێ بووی ئەویش ئەتوانێت بگاتەوە ئاسێکەوە وڵاتانی دیکە پیاڕۆشن چکۆ وڵاتانی دیکە ڕاستەوخۆ نەگەیشتنە تاماستا ئەوانش بە ڕێگەی ئەکادیمی و لە ڕێگەی کەوا پشتگیری و پاڵپشتیەوە گەیشتنە تاماستا گەنجی کورد زیرەکە لەبەر ئەوەی کەوا ئێمە وڵاتەکەمان لە دۆخێکدایە ئێمە تەکنۆلۆژیا لە دوای یعنی وەکو باسمان کرد لە تەکنۆلۆژیا لەم وڵاتەدا دوا کەوتووە بۆیە ئەتوانیت بەرەوپێشنی زۆر سەرەی ببینی چکۆم چەندین بوار هەیە و چەندین شت هەیە کەوا ئێمە بە تایبەتی خەڵکی ئەم وڵاتە زۆر هاوکاری یەکتریە بن واتە مەرج نییە کەسێ بەتەنها خۆی دروستی بکات توان چەند کەسی هاوکاری یەکتری بکەن و بەرنامێکی زۆر لەوەی لە ژیاندا هەیە باشە دروستی بکەن باشە کاک محەممەد دوای ئەوەی یەکێک بووی لە باشترینەکانی کۆربەندەکە ئەرک و بەرپرسیارەتیتان بۆ ئەم قۆناغە زیادی کردووە بەستم ئەوەیە چۆن کۆمەکی زانکۆی کەرکووگەکەن بۆ لەمە دوای یاخود زانکۆکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی من وەکووتم یان ئەگەر ئێمە بێت و لایانی پەیوەنددار پشتگیریمان بکات لە زانکۆی کەرکووک بێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئێمە لایانی کەم ئەتوانین کەوا کۆنتاکتە دروستکەین نەک تەنها ئەم جارە محەممەد بڕاتە وڵاتی رووسیا لایانی کەم ساڵانە دە خوێندکار کە شارەزان یاخود دە خوێندکاری کە بەهێستین یاخود زیرەکترین خوێندکارن لە زانکۆکانەوە بنینە ئەو وڵاتە بەژای لەم کۆرمەندە بکەن لە سوودی زیاتر وەرگن و کاتی ئەگەڕێنەوە بتوانن لە تەکنۆلۆژیادا داهێنان بکەن و سوود بگەن بە کۆمەلگا باش کاکە محەممەد لە بەشداریکردنەکەتان لە رووسیا وەکو تیم بوون یا خۆت هەوڵی تاکە کەسی بوو یعنی لەوێ وەکو تاکە کەس پرۆژەتان هەبوو و هەڵسەنگاندنەکانتان لەسەر تاکە کەسی بوو یان وەکو تیم بوون بەیەکەوە ئێمە لەوێ وەکو تاکە کەس بین وەکو پێم وتی ئێمە بە نوێنەتی هیچ لایەن و هیچ دەستگا و هیچ حزبێک لەوێ بەشدار نەبووینە وەکو تاکەسی بەشداریمان کردووە و تەنانەت تاکەدار یەکتریش نەبووینەکەوە وەرگیراوین لێوەکان ئێمە لێوەکانە یەکتریمان بینیەوە یعنی ئێمە وەکو لە کەرکووک پێشتر ئاگامان لەوە نەبووە کەوا وەرگیراوین بەڵێ بەڕێز محەممەد عەبدولخالق دەرچووی کۆلێژی زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری لە زانکۆی کەرکووک سوپاس ڕاستەوخۆ لە شاری کەرکووک لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن